ئێمە ئەوکو کەمپینی فشار لە بۆ تەواوکردنی ڕێگای کەلار سلێمانی ئەم چالاکیەمان کردووە بە ڕێپەوان بەناو سنتەری شارەکانە بۆ سلێمانی بۆ ئەوەی فشارێ دروستکردن بۆ تەواوکردنی ڕێگاکە و بە دەنگەواتنی لایەنە بەرپرسەکان ئامانجمانە هیوادارین هەموو لایەک پشتگیرمان بن و بە دەنگی ئەم داواکاریمانەوە گەن چونکە داوایەکی ڕەوای خەڵکە لەم ڕێگایەدا لە ماوەی تەواونەکردنی ڕێگاکەدا 750 کەس بوون نەتە قوربانی و گیانیان لەدەستداوە زیاتر لە 4500 کەس کەم ئەندام و بریندار بوون. ئێمە داواکاری لە هەموو لایەنە بەرپرسەکان بە هەموو چین و توێژەکانەوە بێنە ئاڵی ئێمە لەبەرەوە ئەمە داواکاریەکی ڕەوای هەموو تاکێکی کوردە.